باش و دوای ئەوەی کە بڕیاردرا بە هێورکردنەوەی بارودۆخی قەزای دۆستخورمات و بۆ ناکۆکیەکانی نێوان پێشمەرگە و حەشدی شعبی لە ئێستادا بارودۆخی دۆستخورمات و چۆنە؟ بەڵێ ئەم کاتتان باش هەڵبەتە پاشەوەی کە گەژی و ئاڵۆزی لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی حەشدی شعبی دروست بوو و دیارە هاوڵاتیان یەکی هاوڵاتی کوردەکان کی تورکمان هاتنە ناو سەڕەکەەوە هەردوو لا سەنگەریان لە یەکتر گرت و لە ئێستادا دۆخەکە تا ڕادەیەک هێور بووەتەوە بەڵام شەڕ وەستاوە چونکە هێزەکانی پێشمەرگەی حەشد لەسەر ئەوە ڕێککەوتن کە کۆتایی بەم بارگێژێ بێنرێت بۆ کۆتایی بە شەڕ بێنرێت بۆ ئەوەی سیدی هاوڵاتیان لەو نێوانێدا زەرمەند دەبن بۆیە ئاگربەست کراوە لە نێوان هەردوولادا و کۆمەڵێک خاڵ دیاری کراوە لە نێوان هەردوولادا ئەبێت پابەند بن پێوە ئەگەر بێت و ئەو خاڵە پابەند نەبن پێوە ئەوە ئەو لایەنە بڵێن تۆمەتبار دەکرێت بەوەی کە دەستی هەبوو لە سەردانی باری ئاسایشی ئەو قەزایە بۆیە لە ئێستادا وتم دۆخەکە هێور بووتەوە بەڵام ناو بەناوە دەنگی تەقە ئەدیستێن لە هەندێک گەڕێت واش بڕیارە ئەمڕۆ لە ئاستی باڵا هەردوولادا جارێکی تر کۆبنەوە بەمبەستی ئەوەی کە کۆتایی بەم بارگژێ بێنرێتە لە نێوان هەردوولادایەوە هەر ئەم ڕۆژ ئامادەکاری کراوە بۆ ئەوەی ئەو دیلانی کە لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستان و حەشدی شعبی هەیە دیلەکان ئاڵوگۆڕیان پێ بکرێت چونکە ژمارەی زۆر دیل لەلایەن حەشدی شعبیەوە دەستگیر کراوە بە هەمان شێوەیە لەلایەن پێشمەرگە دیل هەیە بەڵام بەو شوێنێک کە لای حەشدی شعبی دیلێکی زۆر هەیە ئەوانەی زۆربیان خاوەنی کارگە و کرێکار و ئەوانن کە دەستگیر کراون تا پرساکە چارە نووسیان نادیارەوە ئەمڕۆ ئامادەکاریەک لەوبارەوە و هەروە لیژنێکیش پێی تێنراوە بەمبەستەوەی کە سەردانی ناو قەزاکە بکەن بەمبەستی پێوەکردنەوەی کە بۆ ئەوەی ڕێگە نەدەن هیچ کەس لایەنێ ماڵی هاوڵاتیان بسووتێن یاخود دوکانی هاوڵاتیان بسووتێنن و بەمبەستی ئەوەی کە شەڕەکە هێور بێتەوە و دۆخەکە لە ئێستادا هێور بۆتەوە لە چاو ئەوەی کە دوێنێ و پێرێ لە دۆستخورمات و ڕوویدا. بەڵێ دیار جەمال پەیامنێرمان لە قەزای دۆستخورمات و لە ڕێهێل تەلەفۆنەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانێ.